یەکەمین فستیڤاڵی ساڵانەی خوێندنگەکانی تەبیعەیە لە کەرکووک. لە فستیڤاڵەکەدا چەندین چالاکی جۆرا و جۆر و نمایشی سەرنجڕاکێش کە گوزارشتیان لە ئاشتی و پێکەوەژیان دەکرد پێشکەش کرا. خەڵکی و بە منداڵەکانمان بڵێن کە خوێندن هەر پۆل نییە، ئەکرێت لە دەرەوەی پۆل بتوانیت پەیامەکەت بگەێنی، مەنهەجەکەت بگەێنی، ئیشێکی باشتر پێشکەش بە کۆمەلگاکەی، گەنجێکی جوان پێشکەش بە کۆمەلگاکەین ئینشاءڵڵا. خوێندنگاکانی تر لە کەرکووک و لە باقی شارەکانی عێراقا و لە کوردستانی خۆشمانە ئەم جۆرە فستیڤاڵە زۆر بێ بۆ ئەوەی پەیامی پێکەوە ژیان، پەیامی برایەتی، پەیامی خۆشەویستی بە خەڵکی بڵێن. ئێمە لێرە بە گرنگمانزانی بوونمان بە هەموو نەتەوەکانەوە پەیام بدەین بە گوێی هەموو خەڵکی عێراقەکە ئێوەش وەکو ئێمەوا بن. هەڵپەڕکێ و خواردن و فلکلۆری نەتەوەکان و نمایشی ئەسب سواری و زانستی گرنگترین ئەو نمایشانە بوون کە لە فستیڤاڵەکەدا پێشکەش کران. ئامادەبوانیش بەم شێوەیە خۆشحاڵی خۆیان بە بەشداریکردنیان دەربڕی. هەمووی پێکەوە بەشدار بوونا لە هەموو ئەتر کولتوری کوردی بێت هەروەها ئەوان کە بە هەڵپەرکەی ئاشووری و تورکمانی و عەرەبی بەشدار بوون، ئێمەش هەروەها بە هەڵپەرکەی کوردی بەشدار بووین. ئێمە یەکێک بووین لەوانی کەوا بە کولتوری فۆلکلۆری بەشدار بووین. ئێمە وەکو ئامادەی کوێستانی کچان ئەمڕۆ بەشدار بووین لە فستیڤاڵی هەموو نەتەوەکان کەوا تایدا بەشدار بوون، خۆمان دەرنواند و بەشدار بووین بە هەڵپەرکێ و هەروە بە کولتوری فۆلکلۆری کوردی. دەست پێش خەریکشی جوانیان کرد کە بڕەپارەی قازانجی ئەم پێشەنگایە ئەکرێت بۆ ئەو کەسانی کە شێرپەنجە توش بوون و هەمیشە هەوڵمانداوە ئێمە پاڵپشتێ بین بۆ ئەو کەسانی کە شێرپەنجەیان گرتووە. لە فستیڤاڵەکەدا بەشێکی تایبەت بە فرۆشتنی خواردن و کەلەوپەلی کللتوری دانرابوو کە داهاتەکەی بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە تەرخان کرا. بەشداربوانیش بە سەرجەم پێکهاتەکانەوە خۆشحاڵی خۆیان بەو هەنگاوە دەربڕی. سەرمەد سەباح، کەناڵی کەرکووک.